بدمائهم ودافعوا بكل ما لديهم من إمكانية في الجامعة دون قطاع الدراسة فيها. کۆلیژی پەروەردە بۆ بەشە مروێکان کۆلیژی طلعت معدل 98.86. طبعا بجهود يعني أنا كنت دائما من الأوائل، بالتالي طلعت أولى على المحافظة كركوك. يعني قريت هواية، يعني باليوم كنت أقرأ 18 ساعة، وطبعا بابا وماما كلش كان لهم تأثير بالنسبة لهاي نجاحي. بەڕاستی لە هەموو لایەنەکەوە هاوکاری هەبووە، یعنی ماڵۆم ئایلەکەم بەڕاستی دایک و باوکم هاوکاری زۆریان کردوم. مامۆستای تایبەتیم هەبووە هاوکاریان کردوم، مامۆستای مەکتەب بڵێن خۆمیش بەس هەمووی ئەگەڕێتەوە سەر خوێندکارەکە خۆی چۆن ئەخێنێ، خۆی ڕێکی ئەکا کاتەکەی، خۆی چی ئەوەیە، گۆڵێک بۆ خۆی دانا و هەوڵی بۆ ئەدە بەڕێم. سپاسی گروپی سۆفیا دەکەین بە هاوکاری ڕێکخراوی هیلالی خێرخوازی کە بەردەوام ئەو ڕێکخراوی هیلالی خێرخوازی یارمەتی سنتەری داوە، چونکە ماگانە زیاتر لە 1000 پایند خوێن بۆ نەخۆشی تەلەسیمیا دابین دەکەین، وارووا زیاتر لە 1000 پایند دەیدێن بە نەخۆشخانەی نانەکەلی ئەوانەی کە نەخۆشی شێرپەنجەیان هەیە. وارووا بەردەوام یارمەتی برا پێشمەرگەکان دێن ئەوانەی کە لە کاتی برینداربوونیان پێویستیان بە خوێن هەیە. دەستخۆشی لە کۆمەڵی سۆفیا و خوێنبەخشان دەکەم کە ئەمڕۆ هەستان بە هەڵمەتێکی خوێنبەخشین و چالاکێکیش لە سەنتەرەکەمان بۆ دڵخۆشی توشبوانی تالاسیمیا. ئێمە وەکو ڕێکخراوی هیلال مرۆڤات خێرخوازی هەمانجی گروپی سۆفیا هەڵمەتە خوێنبەخشینمان ئەنجامدا بۆ نەخۆشبیانی تەلاسیمیا. من وەک نوێنەری کۆمەڵی سۆفیای هەولێر هەڵمەتێکی خوێنبەخشینمان کۆکردەوە لەگەڵ ڕێکخراوی هیلالی خوێنبەخشانی هەولێر. ئیتر بڕیارماندا لەگەڵ هاوکارانمان و لەگەڵ ڕێکخراوی هیلالە خوێن بێنین بۆ ئێرە و بۆ هاوکاریکردنی منداڵان تووشوو بە تالاسیمیا. باروژه بخواد دنیا گرمه باروژه ما نمایه و خودی وکیل از بخواهی که از بس ما ایباریا بینه که تمرینم بره اما بود ذوقه خواه و وکی دیجی ما همه چی کنم پیره میرن اما چه شور دیش منوه خودی ها کرینه کم جاری یعنی هر 10 روزه 20 روزه جاره که کتاب دستی بده از یکی بکرم بلیم ببد ذوقه خواهم تینه برن معیشت من نهل بیبه الحمدلله بچیک میایم بو مشغولت کن و جهاری کاری آمد کن. دان عمر باش یعنی ما انسان نشه پیرمیر خو خدان کرد ما نشه اختیار خو خدان کرد بس اگه تو شیدا با اختیاره والله باش یعنی تشتکی به منت یعنی یه جالب کشید یه پاسب چطور بید یه مثلا رنتخال جامعه بیت ده حق چاوی بده bu اختیاری باشه واسه یعنی ما که نتیجه قیانه بگاوی دنیا نباشه یعنی چاوی مال پاره اینه چاوی مال دنیا خوش بده